کورد و ڤیدیۆ گەیم. کورد لەگەڵ یاریکردن، کورد لەگەڵ ڤیدیۆ یاری. ژیانی کورد خۆی ڤیدیۆ گەیمە. با پێتان بڵێم کورد و ڤیدیۆ یاری لە بۆ چەند قۆناغێک دابەش دەکرێن. قۆناغی یەکەم کە هەمانە موالیدی هەشتاکانن. ئەوانە لەوانەیە زۆرینیان بەشێکیاننا زۆرینیان پێیان وایە ئەوان باوکی ڤیدیۆ یارینە لە هەموو کوردستان. ئەو کەسانە کاتی خۆی یاری ئارکەیدیان کردیە، ئەمیان زۆری نەژمارەیان، بەڵام بەشەکی زۆریان پێیان وایە لە هەموو خەڵکی مهمترن. ئەگەر ئەتوو ئەکسبۆکست هەیە یان پلەیستەیشنت هەیە یا مۆبایلت هەیە گەمەی بکەی، گەیمەرانی موالید هەشتایەکان دێنەکرد دەڵێن ئەتاری دەکەی وچی ئەمە تارین دەکرد کاتی خۆی بابت مندار بوو باب. قۆناغی دووە موالیدی نەوەتەکانمان هەیە کە تقریبان ئەمجی دەگرتەوە. ئەوانە ژمارەیان 1000 زۆر لە کوردستان. چەند نوع گەیمەرەکن جەماعەتی ستۆری زۆر ڕقن. پێیان وایە یاریکردن لەکنەوان بوویتە گەیم. پێشتر یاریکردن نەبوو ئێستاش یاریکردنیە، بەس ئەوان خۆیان پێ ڕاستە. بەڵام کێشەکەیان ئەوەیە یعنی نەحەقیان نەگرن. کێشەکەیان ئەوەیە لە ساڵ 98 تاوەکو تقریبان 2006 و 7 ئەوانە یاریکردن لە کوردستان ئاسان نەبوو. زەحمەت بوو زۆر. لەبەر چش؟ دەبوایە بەدزی یاری بکەی. نەدەبایە بابت بزانی، نەدەبایە داکت بزانی. ئەگەر بشی زانی باە کە تو یاری دەکەی لە وەختە کە مەکتەبت هەیە بەس نەیدەکوشتی. جگەلەوەش لە بیرما مەلاکانی مزگەفت لە کاتی غوتبەی جومعان دەیانگۆتە داک و بابەکان، بەتایبەتی بابەکان داکان دوای لە تەلەڤیزۆن داینەوە، بەڵام بابەکان پێیان دەوتن یاریکردن حرامە، یاریکردن زینایە، جای مرۆڤی بەشتی قۆڕ دەکەوێت. مندارەکانتان خۆری دەبن، مندارەکانتان ئاگەری دەرسەکانیان نامینێت، مندارەکانتان فێرە کلتورێک دەبن کلتوری کافرەکانە. ئەو بابوو داکانش کە گیان لە قسانی مەلایەکان دەبوو دەهاتنەوە ماڵێ ئەو هەموو مەشاکلی لە ژیان هەیەە هەمویان بە منداڵەکەی خۆیان دەردەخست، هەمویان بە سەریوی دەدا داگون نابی گەمێ نابی ئەو شتەی بکەیت، نابی گادۆڤاری بکەیت، نابی جیتیای بکەیت، نان دەزانی ئەو شتانە چییە، نان دەگوت نابی ئەو گەمە بکەیت شەڕمەڕ بەخین تێدایە، نابی درایڤەری بکەیت لە بەرەوشتی قۆڕی تێدایە، نابی ئەو شتان بکەیت. هەمووی نییە، هەمووی نییە، هیچ شتێک نەبوو لە ژیان بەناوی هەیە، هەمووی نییە بوو. ئەو کاتیش ئینتەرنێت نەبوو. هەش بوو ینی زۆ کەم بوو، وەکوۆنە وایفای کتێ لە ماڵ دەتانی برست لێ چە خۆشەوە. ئەو شتانە نەبوو. بۆیش جەماعەتی موالدنەوەتەکان لە بۆ دوو بەرە دابەش دەبن تقریبان. جەماعەتی ئارکەیدمان هەیە کە ئەو یاریەکانی وەکو پایسکیلەکە و تۆپانەی ئەو شتان دەکەن کە ژمارەیان 1000 زۆرە. و جەماعەتش کە ژمارەکانی ژمارەیان زۆرە بەڵام بۆ دەرەجەی زۆر نییە وەکو تۆپانێ و بایسکیلەکەی. ئەوانە حەزیان لە گەمەی ستۆری بوو، حەزیان لە گادۆڤاری بوو، حەزیان لە هەیلۆی بوو، حەزیان لە یاریانە بوو وەکو توم ڕەیدەری، وەکو مێتەڵگیری. جا پێتان بڵێم ئەگەر موالیدی نەوەتەکان بی، گەیمەری موالید نەوەتەکان بی لە ساڵانی 98 هەتا 2007 و 8 و 9 و 10 تقریبان عیب بوو بە خۆت بڵێ گەمەزان یان گەیمەر نەتزانی بە تۆپانێ بکەیتە ناو یاریکردن. عیب بوو لە بۆت 5 گۆڵی لە 5 نەجمەی پیسی نەکەی. هەر عیب بوو لە بۆت یعنی داوەشان بوو دایانگۆ نەیەک نەما کات کردیە چەند گۆڵ لە پیسی کردیە لە 5 نەجمەی. ئەچوتە گۆڵایی دوو بێک بردمەوە. فرەدێنە دەرێ عوسمان کاوەرە فرەدێ دەرێ دەی شا خۆش پێ گەیمەرە. جەماعەتی موالدنەوەتەکان کێشەیەکی زۆر گەورەیان هەبوو بە خۆشمەوە. کێشەکە ئەو بوو ساعت 2 شەوە باشە بەیانی مەکتەبت هەیە، بەڵام خەوت نایە لۆ لەبەر یەک هەفتەیە لە مەرحلەیەکی گادۆڤاری دەرنەچووی بەشی یەکەم بۆس فایتێکە شتێکی تێدایە نازانی کو بیکوژی. ساعت 2 شەوە بەدزی بەبێ دەنجی کۆنترۆلەرەکە دەدەست گرتیە دادەگریم بەس بە کەپوی هەناسەی دەدەین دەی خۆت داخستیە دەنجی کۆنترۆلەکەش نیە لەبەر چ لەبەرەوەی بابت یان داکت یان برای گەورت یان خوشتی گەورت جێی لە دەنجی تو نەبیکەت بەو نیوە شەوەی گەمەی دەکەی. خۆ بزانم کۆنترۆلەکەم شکای هاوڕێن شەقشەکی لێوە دێ داکت یان بابت ئاگای لێ بەیە ئەتوو ساعت 2 شەوە مەرحەلەیەکە لە کۆتاییدا لە پاش 3 شەوان بەدزی مەرحەلەکە تێپەڕدا دڵت خۆشە ناتەوێت هاوار بکەی بەڵام بەرستە خۆت نییە مێشکە بۆگەنەکە دەری دەرچوو ماخیل یاڕێ دەرچوون لۆ ماوەی یەک خولەک ئەتو دڵت خۆشە بەڵام لە پاشە یەک خولەکەی ئاوەر دەدەیەوە دەبینی دەرگای ژوورەکە هیچکیتە دەکرێتەوە ئەتوش تەماشا دەکەی ئینا لله و ئینا ئیلەیهی ڕاجعون. هەمووتان بەیانی داوت کردن لە بۆ تازەی کاک فلانی لەبەرەوەی لە مەرحەلەیەکی گادۆڤاری دەرچوو لە بەملی شکای بەدەستی شکای بە دەوی شکای هاواری کردیە کە ئەو شەوی دەرچووە دایکی یان بابی یان برێ یان خوشتی گەورەی ئەو شۆ کردێت جەنازە لەبەرەوەی سەعات 2 شەوە یاری گادۆڤاری دەکا و نانووی بەملی شکای لەبەرەوەی سمێنێ مەکتەبی هەیە لەوانەیە ئیمتیحانی هەبی لەوانەیە کویزی هەبی لەوانەیە شتێکی هەبی لەوانەیە مامۆستا پرسیارێکی لێ بکەن سمێنێتان جواب داتەوە لەبەرەوەی ئەو شۆ نەنووسێ گادۆڤاری کردیا مەرحەلەی بۆسپایتە قورسەکەی بڕێ. زانم ئەوە زۆر ناخۆشە بەسەرت بێ بەڵام لەوەش ناخۆشتر ئەوە بووکەوە دەچوێت لای هاوڕێیەکت لە قوتابخانە
جارانە زۆر پێکەوە بە عەقڵی دادەنیشتن لەفێ فەلافلتان دەخوێت بەو دینارە ئاسنەی کە بابت پێدا یان بەو 1000 دینارێک کە بابت پێدا زۆر مشکل نییە 500 دینار لەفەی دەدا 500 دینارەکە دێکەچی 50 بە ئاو دەدا 50 سواری پاسی بە بڕۆمارێ بەزان 500 و بەس مهم دەچێت لای ئەو برادری خۆت کە پێت وایە زۆر مسەقەفە لە عایلێکی زۆر مسەقەفات پێت دەگۆش ئەو مشاکلت هەیە با بە سەعات دووشی لێیدا لە سەیاری گادۆڤاری ئەو برادرت پێت دەرێم لە ماریمە ژیانم بەو شێوازە نییە بەڕاستی لە ماریمە باوم لەگەڵ دادەنیشی کۆنترۆلەکەی خۆی دێنی بێکەوە مەرحەلەکان دەبڕین باب یارمەتیم دەدا لە ژیانم لە یاریەکان یارمەتیم دەدا بێکەوە مەرحەلەکان دەبڕین پێم دەڵێ کوڕم یاریکردن لە بۆ تو باشە مێشکت بەقوتر دەبی ئەتوش تەماشای دەکەی پاشە لۆ بابی منەوەهانیە بابی تو ئەو هەیە هەسترین ناخۆشە ئەو کاتانە کە بەسەرت دێ لە ژیانت کە دەبینی برادرێکت وایە تۆش ئینا لله و ئینا ئیلەیهی ڕاجعون هەموو شوێ لە ماڵینگۆ ئەو جەبابەی لەسەر قۆناغی موالیدی 2000 تاوەکو 2010 تاوەکو ئێستاش هەمویان نا بەڵام بەشەکی زۆریان تەنیا 2 یاری یان 3 یاری دەزان لە هەموو جیهان هەیە و لە مێژوو تاوەکو ئێستا و لە داهاتوش هەرە و 3 یاری هەیە بەشەکی زۆریان ئەوەی جیهان تەنیا دەزان فۆرتنایتیە تاوەکو ئێستاش تەنیا یاری فۆرتنایت دەکەن باسی هەرسیان لە بکەی بەدزیتێت و گەمەی دەکەی سازای ساڵی چەندە ساڵی 2021 عیب نییە و گەمەی دەکەی دیڤڵۆپەرەکانی جەها دەکەن جەماعەتەشکەمان هەیە کە بەتایبەتی کوردستان و شەڕق ئەوسەط و ئەوانەیە تەنیا 2 یاری دەزانن هەیە یەکەیان ناوی پەبجی موبایلە یەکەیان ناوی ماینکرافتە تەنیا 2 یاری دەکەن ئەو جەماعەتی موالی 2000 تا 2010کان هەرچی یاریەکەیان لۆ باسکەی کە چەندە بودجەیەکی زەبەلاحی هەبێت 300-400 میلیۆن دلار لەسەر کرد چیرۆکەکی نازداری هەبی کۆمپانیا تۆنێک پارەی سەرف کردیە بەرەپێدەرەکان شەو ڕۆژ خەریکی دروستکردنی و یاری بووینە لە کنەوان ناخوە لە کنەوان ئاخر قسانەوەیە گادۆڤار ڕاگنەڕۆک گەمەچ خۆشە لۆ موبایلی دێ هاتەم سای دەکەی دێتنەوە بای بەرەپێدەرەکان تەمشای و خەڵکی دەکەن گادۆڤار ڕاگنەڕۆک لەو موبایلی بێ نه لە موبایلی نایە حیات جەماعەتی 2000 تا 2010کان دەڵێن گادۆڤار ڕاگنەڕۆک مادەم لە موبایلی نایە کەواتە بەس گەی نییە بەس یاری نییە ئەوە چییە لە موبایلی نایە ئۆکەی لەگەڵتانم تووڕەمە بن جەماعەتی 2000 تا 2010کان تووڕەمە بن لەگەڵتانم یاریکردن لەسەر موبایلی خۆشە بەڵام مەبەستەکەی من هێز و پاوەر نییە کە ئەو یاریە لە بۆ موبایل نایە لە بەرەوەی موبایلەوە هێز و پاوەری نییە لەوانەیە چەند ساڵ داهات و موبایل هێز و پاوەری یەکجار زیاتر بێت لە کۆنسۆڵ و پلەیستیشن 5 مەبەستەکە لێرەوە نییە مەبەستەکەم لێرەوەیە یاری موبایلی بە شێوەیەکی مسەقەفانە پێی دەوترێت مایکرۆ ترانزاکشن بە کوردێکی کە دەکاتەوە قمار ئەلکترۆنی نەبی بەس یاریکردن نییە پەبجی تەنیا لە بە قمار ئەلکترۆنیکەی بۆ شێوازەی بناوبانگە نەک لە بەرەوەی لەگەڵ هاوڕێیەکت بێکەوە شێوە بە هیدفۆنی قسەی بکەن و یاری بکەن پەبجی موبایل لە بەرەوەی فێر دەکات چۆن یانەسی ببێەوە هەستە درۆیە واقعیت پێ دەڵێت یانەسی بەکت برتۆ جلوبەرگەی جوان لەبەرەوەی لە ژێن ڕاستی نازانین جلوبەرجی هەر بپۆشی دینار نییە بچی بە جلوبەر دێ بەڵام $10 تێ بە پەبجی موبایل سەرفیکەی بۆیە دڵت پێی خۆشە یاری کاندی کراش دەکەی لەسەر چامەحنی دەرناچی بەڵام بە $1 $2 ئامادەی زۆربەی خینەکان پڕکەی وەشتەکان بکەی شکڵاتەکان بەگری لەبەرەوەی کاندی کراشی ببڕێ کلاش ڕۆیال نازانم چه هەر هەمووی لەبەر قمار ئەلکترۆنیەکەی و یاریانە خۆشن نەک لەبەرەوەی یاری باشن نەک لەبەرەوەی هێز و توانە و گرافیکەکەی یاری موبایلی جوانە بۆیە من دەڵێم گەیمەرانی کورد ئەگەرتانێ بنە گەیمەری ڕاستەقینە بتوانن پارە کۆکەنە لە ماوەی 1 ساڵتان پارە کۆکەنەوە پارە ڕۆژانەتان بابن تۆزە یارمەتی دەدایکت تۆزە یارمەتی دە خوشکەکەت برا گەورەکەت پلکت نازانم چێت هەر چێت هەیە لە ژیان گرنگجیت پێدەدات تۆزێ پارە کۆکۆ لە ماوەی ساڵێک ئەمووی سیفکە ئەگەر توانی دەتوانێت داهەبوو ئەکسبۆکسێکی بکڕە لەگەڵ گەیم پاسەچی ژیانت بۆ هەتا ئەتایە دەگۆڕێت سەدان یاری ناوازە تاقی دەکەیتەوە ئەگەر توانیت ئەکسبۆکسیش نا پلەیستیشنەی بکڕە لەگەڵ چەند یاریی پلەیستیشنی ژیان بۆ تا ئەتایە دەگۆڕێت لەبەرەوەی ئەگەر ئەو دوو کۆنسۆڵە یەکەچیان بکڕی ئەو یاریانەی کەوتم تاقییان بکەیتەوە لەوانەیە فێری زمان بی فێرە کلتور بی فێربی چۆن بڕۆی چۆن نێەوە مارێ چۆن بچیەوە مارێ چۆن قسە لەگەڵ باوکت کە لەگەڵ دایک مەشاعیر و عشاعیری خۆت دەربڕی لەگەڵ خەڵکی چۆن قسە لەگەڵ مامۆستایەکەت کە لەبەرەوەی دەبێ مرۆڤەکی دیکە ڕۆشنبیر دەبی کە لە یاریەکی وەکو پەبجی و ماینکرافت فێرە و شتانە نابی کا دەکەم گەیمەرانی کوردستان لەوانەیە زۆر بەشتان ئێستا لە من پڕ بن لەبەرەوەی زۆر دابەزمە سەر هەموو موالیلەکان کە قسەم بە جەماعەتی خۆشم گۆ بەڵام بە گشتی تکایە بوەستن بیر بکەنەوە ئینجا یاری بکەن یاریکردن هەموو شتێک نییە لە ژیان بەڵام ئەو کاتی لە یاریکردن بەستەری دەبێت دەتوانی بە باشترین یاریەکان سەرفی بکەی زۆرترین شت قازانج بکەی هەم چیرۆک هەم متعا هەم ئۆنلاین هەموو شتێک دەتوانین تاقیکەیتەوە بۆیە پێشەوەی لە کۆمنتەکە دەست بە جنێ و دام کەی بڵێ ڤیدیۆ هیچ نەبوو تو هیچ نازانی سەر بە خۆڵۆ قسان دەکەی بەس گەیمەرنی بیر بکەوە قسەکانم وەیە یان وە نییە ئەگەر وانە دیسلایکی ڤیدیۆ بکە ئەگەر وێ لایکی ڤیدیۆ بکە سبسکرایب چناڵ بکەن ببینی ڤیدیۆ زیاتر سپاس لۆ watching this video